لە درێژەی کار و چالاکیەکانی بەڕێوەبەرێتی هونەری سینەمای سلێمانی خولێکی سەرەتایی بۆ بوارەکانی فیلمسازی بە مەبەستی ڕاهێنان و ئامادەکاری بۆ خوێندکارانەی ئارەزوومەندن بۆ وەرگرتنیان لە کۆلێژی هونەر بەشی فیلمسازی کردەوە. منوەکو فێرخوازەکەم ڕۆ لەم خولەیە بەشداریم کردووە کە بەرچاوڕوونیە کە دەربارەی سینەما هونەری سینەما و خۆم دەرچی پێم ئاگای هونەرجوانەکانم بەشی شانۆ خوازیار بووم کە بەردەوام بم لەو پیشەیە کە هەڵم بژاردووە لە کۆتاییە هەر خەریکی هونەرە بین بەڵام لەوانەیەم جاریان بە شێوازێکی جیاواز بێ و من پێم وایە ئەگەر نیەتی کۆلێجی هونەری شنەبێت وەرگرتنیان یەکزانیاری دەربارەی بابەتێک کە خۆ حەزت پێ بێ شتێکی باشە وەکوتم ئێمە لێرەین بۆی کۆمەڵێک بابەت فێر بین کۆمەڵێک زانیاری زیاتر وەربگرین دەربارەی هەچ هونەرێک هەچ بابەتێک کە خۆمان هەڵمەبژات بێت. بۆ ئەم مەبەستە میوانداری هونەرمەند کاوان عەزیزمان کردو و گفتوگۆی زیاترەکەین. کاکاوان سڵاو لێبێت. زۆر سپاس. کاکاوان بۆ یەکەم جارە بەشی هونەری سینەما خولێک بکاتەوە بۆ ئەو خوێندکارانەی کە مەبەستیانە بچنە کۆلێژی سینەما. مەبەست لەم خولە چی بوو؟ بەڵێ پێشێکی سپاسانەکەم ئەم خولە بۆ ئەوەیە ئەو خوێندکارانی کە لە پۆلی دوانزە ئارەزوومەندن بۆ بەشی سینەما ئێمە سەرنجمان ناون ینی تاقەیەکی باشیان هەیە متابعێکی باشن و ئارەزوویکی باشیشیان هەیە بۆ بەشی فیلمسازی بەڵام زۆر جار کە ئەیان بینی لە کە ئەچنە ئەو ئۆدیشنەوە ئەو چاوپێکەوتنەوە پەرش و بڵاویەکیان پێوە ئەبینی سەیرەکەی لەو ڕۆژە بە پەرش و بڵاویەتە ناو ئەو چاوپێکەوتنە ئێمە خۆشبەختانە لەگەڵ کاکامران و هاوڕێیانی بەشی سینەما و بەڵێ هاوڕێیانی بەشی سینەما بڕیاری ئەومانە کە ئێمە ئەبێ ئەم بەشەی ئێمە کە بەشی سینەمایە ئەم خوێندکارانە ئامادە بکەین بۆ ئەو ئۆدیشنە ئامادەیان کەین بۆی بزانین لەو ڕۆژە ئەومان چیان پێویستە ئێمە بۆیان ئامادە بکەین. بەڵێ باخی ئەم خولانە چییە؟ طبعاً بەشی سینەما ئەمە یەکەم خولی نییە کە لە بواری فیلمسازیە کە کردبێتیەوانەیە ئەوانی تر خولەکانی تر تایبەت بۆ بە سیناریۆ تایبەت بۆ بە کامێرا تایبەت بۆ بە دەنگ بەڵام لەم بوارە ئەمە یەکەم خولیەتی ئەو خولانەی تر کە کراو نەتەوانەیە ئامانجلەی چیە و تا چەند پێویستە ئەم خولانە هەبن؟ بەڵێ هەڵبەت بەشی سینەما چەند خولێکی کردوتەوە لە دامەزراندیەوە ئەوە ئەم خولانە پێشتریش خولی سیناریۆ بووە پێشتر خولی کامێرا بووە ئەمانە هەمووی ئەو کەسە کە ئارەزوومەندی ئەم هونەرەیە دەوڵەمەنی ئەکات یعنی خۆی ئەو هەموو خولێک لە چەند خوێندکارێک پێگێت ئەم خوێندکاران دوایی کە ئەیان بین بە تاقە و توانایەکی باشترەوە لە خولەکەیانە دەرێت کێن ئەوانەی کە بوونەتە وانە بێش لەم خولەیە؟ بەڵێ طبعاً ئەوانی کە بوونە زۆر بەمان دەرچوی زانکۆین هەر هەمان بەش و زۆرێکیش لەوانە ئەو هونەرمەندە بە ئەزمونانن کە بەشی سینەما چەند ساڵێکە ئەزمموی باشیان هەیە و هەمووی کەسانی پسپۆڕ و بە ئەزمونن هەمووی فەرمانبەری بەشی سینەمان کە جگە لەم خولە بەشی سینەما چ پەیامێکی هەیەیان چ خولێکی تری هەیەیان چ فستیڤالێک لە بەردەمایە کە بکرێت بۆ فیلمسازان و فیلمسازان سوودی لێوەرگرن؟ بەڵێ بەردەوام بەشی سینەمای سلێمانی لە هەوڵایە کە لە هەموو مناسبەکانی سینەمایە بۆ نمونە لە هەموو ئیڤێنتێک هەموو ئەو دەرفەتانە هەوڵی ئەوە ئەیات باشترین کار بۆ ئەو گەنجانە دەستەبەرکە کە دەرچووی زانکۆن یا خوێندکارن لە زانکۆ یا خوێندکارنی و ئارەزوومەندێکی باشە بەشی سینەما زۆر بە باشی هاوکاریان ئەکا ڕێنشاندەرێکی باشیان بۆ سەرکەوتنی ئیشەکانیان. وەزارەتی ڕۆشنبیری تا چەند هاوکارە بۆ ئەم بەشە؟ باڵە وەڵی من ئەگەر لەم پرۆژێەوە باس بکەم
بەڕاستی کە دکتۆر محسین و یعنی وەکو وەزارەتی ڕۆشنبیری زۆر هاوکارمان بوون دواتریش ینی زانکۆی سلێمانی کە جێ ئەوەیە جێی دەستخۆشیە هەر لە کاک دکتۆر سەربەست و کاک دکتۆر دڵشاد و کاک دکتۆر ڕێباروان هاوکارێکی باشمان و لەگەڵ پرۆژەکە بوون وەزارەتی ڕۆشنبیری هاوکارێکی باشە بۆمان کاکاوان هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە دەستیەوەش خۆش بێ سپاسی.